الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. اللهم إنا نعوذ بك من قلب لا يخشع، ومن علم لا ينفع، ومن نفس لا تشبع، ومن دعوة لا يستجاب لها. برابر الرزقان مخشك بالرزقان لا زنجير باسكان من لا آداب إسلامي كان بإذن پروردگار أمر باسی ئەدەبێکی تر ئەکەین لەو ئەدەبانەکە ئەویش ئەدەبی مزگەوت. بەڕێزان، مزگەوت ماڵی خوایە، یەکێکە لە پیرۆزترین شوێنەکانی سەرزەوی، بۆیە پێوترێ ماڵی خوا. خوای تەعالا لە سەرزەویە ماڵی نییە، بەس بۆ تەشریفەن دراوەتە پاڵی خوای پەروەردگار لەبەر ئەوەی کە مسلمانان بە پیرۆز ڕای بگرن و تەقدیسی بکەن. پێویستە لەسەر ئێمە ئەو پەڕی محاولە بکەین ئەو پیرۆزیەتیە لە دەست نەدا مزگەوت، چونکە ئەگەر مزگەوت وەکو هۆڵێک خەڵک لێی تێگەشت بەڕاستی ئیتر تەواو خەڵک دێت یایە کۆ ئەبێتەوە وتارێکی بۆ ئەدرێ یان بابەتێکی بۆ باسەکرێ، ئیتر لە ناو مزگەوتە عینەن وەکو شوێنەکانی تر هەیبەتی نییە. مزگەوت بە چاوێک نەوعێک تەماشاکرێ عینەن وەکو هەر هۆڵێکی تر لە شارە. ئەوە بەڕاستی نەکبەتیە، ئیتر لەوە سەرەتای نەکبەتیەکانە. جا بۆ پاراستنی قودسیەتی مزگەوت هەندێک ئاداب تەشریع کراوە لە ئیسلامە، منیش دانە عەرزی جەنابتان یەکەم. یەکێ لە ئادابەکان خۆشەویستەکانم ئەوەیە کاتێ دەی بۆ مزگەوت هەیبەتی مزگەوت لە دڵتا هەبێ کە تۆ ئەچی بۆ شوێنێک پەرستگایەکە شوێنی خواپەرستیە، شوێنی عیبادەتە، ئەبێ خۆت جوان بکەیتەوە. ئەگەر لەشت گران بێ خۆت بشۆی، ئەگەر بێ دەستنوێژ بێ دەستنوێژ بگری. پێویستە جلوبەرگەکەت بە قەدەری توانا پاک و خاوێن بێ، و جلوبەرگێکی باشیش بێ. بە تایبەت ڕۆژی جمعە پێویستە جمعە و جەژن پێویستە جوانترین و باشترین جلوبەرگەکانت لەبەر بکەیت. بۆ نوێژە جەماعەتەکانی تریش ئەبێ هەر جلوبەرگێکت لەبەر هەبێ کە یعنی جلوبەرگی خەو نەبێ. بەڕاستی خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە سوورەتی ئەلأعراف ئاەتی 31 ئەفەرمێ: يا بني آدم، أي آدمي زاد، خذوا زينتكم عند كل مسجد. زينة جواني خوتان رابقرن لكاتي همون نيوجيكا يان لرويشتن بو همو مزقوتيك كشوني عبادته خواه پرستية. بويا زانایان مانوتویانە پێویستە جلوبەرگەکەی جلوبەرگێکی پاک بێ، پێویستە خۆی پاک ڕاگرێ، خۆی دوور بگرێ لە هەموو جۆرە بۆنێکی ناخۆش. حتى تەنانەت رسول الله صلى الله عليه وسلم ئەوەندە بە توندی ئەفەرمێ هەر کەسێ ئەگەر سیر و پیازی خواردە بێ ئەفەرمێ، نەک ئەفەرمێ مەیە بۆ مزگەوت، نافەرمێ مەیە بۆ مزگەوت، ئەفەرمێ نزیکی مزگەوتیشمان نەبێتەوە، نزیکی مزگەوت نەبێتەوە. بۆیە ئیمامی عومەر فەرمووی مسلمانان من ئەم دووڕووەکە کە بریتیە لە پیاز و لە سیر کە ئێوە ئەیخوان من زۆر بە پیس ێزانم، یعنی بۆنەکەی پیسە. و بینیمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر بیبینایە کەسێک ئەو بۆنی ئەوەی لێدێ ئەی فەرموو دووری خەنەوە بیبن، نەیەوت بیخەنە ناو حەوشەی مزگەوت، ئەی فەرموو بیبن بۆ بەقیع. ئەوانەی ڕۆینە بۆ عومرازان بەقیع لەکوێ؟ بەقیع چەندێک دوورە لە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم؟ ئەی فەرموو بڕۆن دووری خەنە بیبن بۆ بەقیع. بۆیە هەر کەسێک ئەگەر ئەم دوو ڕووەکە ئەخوات ئەوە با بیکوژێ ئەم جا بیخوا، یعنی بیکاتە ناو ڕۆنا، بیکاتن بیکوڵێنێ یان بیبرژێنێ ئەو جا بیخوات، با بەو شێوە نەیخوا کە بۆنی دێ. طبعا هەر شتێکی تریش بۆنی بێ بە هەمان شێوە نەهی لێکراوە. بۆ نمونە جگەرە، یعنی ئەگەر کەسێ بۆنی جگەرەی بێن یعنی لە ڕاستیە نابێ بێ بۆ مزگەوت، چونکە جگەرە بۆنەکەی زۆر ناخۆش.
و هەروەها شتەکانی تریش. بۆ یە کاتی دەی بۆ مزگەوت ئەبێ بۆنت خۆش بێ، ئەبێ هەڵ بدەی بۆنێکی خۆش لە خۆت بدەی. و یەک شتێکی تریش بۆنی زۆر ناخۆشە خۆشەویستەکانم کە من خۆم بەڕاستی زۆر پێی بێتاقەتم بۆنی هەڵامەت. لە دوای دووەم ڕۆژی هەڵامەت بۆنەکە زۆر ناخۆش. یعنی کاتی یەکێ دێ بۆ مزگەوت زۆر بۆنەکەی لە بۆنی پیاز و سیر ناخۆشترە. ئەمجا بێژگەرەوەی کە ئەبێتە مای ئەوەی کەوا خەڵکی تریش تووشی ئەو نەخۆشیە بکە. بۆیە ئەبێ ئەو کەسەی کە هەڵامەتێتی یان نەخۆشە ئەزانێ نەخۆشەکەی نەقڵە بێ نێتە مزگەوت هەتا چاکە بێتەوە. دەمشۆرین یان وەکو سیواکردن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەی فەرموو ئەگەر لەبەر ئەوەیە قورسە لەسەرتان ئەترسم قورس بێ و نەتوانن جێبەجێکەن ئەمر پێکردن بۆ هەموو نوێژە سیواک بکەن. چونکە سیواک دەمی ئینسان پاکە کاتەوە، دگانەکانی پاکە کاتەوە، بۆنی دەمی نایەڵێ. زوو هاتن بۆ مزگەوت بۆ نوێژەکان تا زووتر بێ تا خێرا بکەی پێش وەخت بێ ئەوەندەی ترە دەلیلە کە تۆ خەمی نوێژدە، خەمی لیقائی خوای پەروەردگارتە. بەڵام بەو مەبەستە ها چونکە هەندێک کەسێ پەلەیەتی بێ بۆ مزگەوت بۆ ئەوەی بگێتە هاوڕێکانی و دەمەتەقی بکات لەگەڵ هاوڕێکانی. ئەوە نا بۆ ئەوەی کە دێی نوێژ بکەی، ذکر بکەی، قورئان بخوێنی، دوعا بکەی، ئەوە مەبەستەکە بێ. چونکە ئەگەر هاتی و دەمەتەقی دنیایت کرد لە ناو مزگەوتە، یعنی ئەوەی کە هاتنەکەت پوچەڵ کردەوە خۆت گوناحبار کرد، تۆ هاتی بۆ مزگەوت بە عیبادەت هاتی لە مزگەوتە دەمەتەقی دنیایەکەی. خوای تعالی لە قورئانی پیرۆزە سورة آل عمران ئاەتی 133 ئەفەرمێ وسارعوا إلى مغفرة من ربكم. خێرایی بکەن بۆ ئەو شتانەی کە ئەبێتە مایل لێخۆشبوونی خوای پەروەردگار. خێرا بکەن، ئینسان مسابقەی لێ بکە، پەلە بکە بۆی زوو بێ بۆ مزگەوت. عەدی کوڕی حاتم ئەفەرمێ لەو ڕۆژەوە مسلمان بووم بانگی نەدا ئیلا من دەستنوێژم گرتەوە حازر بوویەتم بۆ نوێژ. یعنی هەر کاتێ بانگی دابێ من حازر خۆمم ئامادە کردەوە بۆ نوێژ. سعیدی کوڕی مسەیەب ئەفەرمێ هیچ کاتێ 30 دانە ساڵە یعنی ئەو کاتێک کە ئەم قسەی وتووە ئەڵێ 30 ساڵە من هیچ نوێژێ بانگی نەدا ئیلا من لە ناو مزگەوتەکە بووم لەو کاتە بانگی داوە. 30 ساڵە. وسعیدی کوڕی مسەیەب بۆ معلوماتتان خۆشەویستەکانم، بۆ معلوماتتان 40 دانە ساڵ سعیدی کوڕی مسەیەب پشتی کەسی نەبینیوە لە نوێژە. 40 دانە ساڵە پشتی کەسی نەبینیوە، یعنی ئیلا ئەو لە ڕیز یەکەم بووە لە نوێژە. تەنانەت تەسەوڕ ئەکەن سعیدی کوڕی مسەیەب ئەوەی لەسەر خۆی کردبوو بە وعد کە لە مزگەوت بۆ ماڵ لە ماڵ بۆ مزگەوت. طبعا ئەوە لە کاتێکە ئینسان ئەمە ئەتوانێت بکە ئەگەر ئیش و کارێکی تری نەبێ. یعنی وەکو زۆربەی ئەم پیاوە بە تەمەنانە کە ئێستا الحەمدولله توانایان هەیە و خوای تعالی کردوێتیان لە ماڵە و زروف بۆیانی گونجاندووە، یعنی ئەمانە توان وابن. ئەفەرمێ ئەمە بۆ گەنج تۆزێ قورسترە بەس گەنجی شتی تری هەیە بگاتە ئەمە بۆ ئەو کەسێک کە خوای تعالی بۆی ڕەخساندووە. سعیدی کوڕی مسەیەب لە ماڵ بۆ مزگەوت، لە مزگەوت بۆ ماڵ یەک شوێنی تری ناکرد. حتا تەنانەت بۆ معلوماتتان خۆشەویستەکانم ئەو ڕۆژەی کە کوڕەکەی مرد جەنازەکان شۆردەوە هاوردانە مزگەوت، نوێژەکەی لەسەر کرد و داوای لە مسلمانان کەوتی من وعدێکم بەخوا داوە لە مزگەوت دەرناچم، بۆیە ئەگەر ئەم خزم و کەس و کار ئەگەر بەم کارە هەڵسن زۆر مەمنونتانم. ئەوان ڕۆیشتن نەڕۆی لەگەڵیانە بە قەبرستان، چونکە ئەمە بڕیارێکە ئینسان ئەتوانێت کۆتری مزگەوت بێ لە ژیانیا. بیشری کوڕی حەسەن پێی ئەوترا سەفی. بۆ پێی ئەوترا سەفی؟ یعنی وەکو بڵێ هەڵبژاردە، چونکە ئەڵێ لە سەفی یەکەم نەبایە نوێژی ناکرد ئیلا بەر لە هەموو خەڵکە هات. ئاخر سێمە خەڵکێ هەندێ برامان هەیە من لە مزگەوتەکانی تریش ئەبینم بەڵێ هەموو جاری هەوڵەدا لە سەف یەکەم نوێژەکە، بەڵام چۆن لە سەف یەکەم تاخیر دیە و ئەوەستێ لە ڕیزی سێمی شەجار وایە چوارم ئەوەستێ تاوەکو قامەتە کرێ و لێکنەکە خۆی کوتێتە بەردەما و بان پشکێن 6 کەسە بازەدا و هەوری ڕیزی یەکەم ئەدا و ئەگەر ئەوە نەیشە مەجال بێ خۆی کاتە ئەو بەیناو عەزیەتی ئەم لا ئەولاکەیەدا و ئازانێ ئەوە ڕیزی یەکەم ئەوەیە کە تۆ زوو بێی گرت بێتت، ئەوە ناتۆ بڕێ عەزیەتی مسلمانان بدەی. یەکێکی تر لە ئادابەکانی مزگەوت ئەوەیە کاتێ بانگ ئەدا لەگەڵ بانگدەرەکەیان تۆش بیڵێیتەوە، ئەمە ئەجرەکەی زۆر گەورەیە. ئەوتی الله أكبر توش بڕێ الله أكبر الله، ئەوتی لا إله إلا الله توش بڕێ لا إله إلا الله، محمد رسول الله محمد رسول
او حي على الصلاه توج بڵێ لا حول ولا قوه الا بالله، وتي حي على الفلاح تبڵێ لا حول ولا قوه الا بالله. الله اكبر الله اكبر الله اكبر الله اكبر لا اله الا الله لا اله الا الله. دعاء او التواو كرد امجد الصلوات بتسر في غمر اخوان صلى الله عليه وسلم. دعاء الصلوات كابلي اللهم رب هذه الدعوه التامه والصلاه القائمه اتي محمدا الوسيله والفضيله وبعثه مقاما محمودا الذي وعدته. دعاء او يتر اتواني دعاء بكي دعاء لو كانت زور جيرايه لبيني قامته لبيني بان وقامت دعاء زور جيرايه اگر يجدو ركعه يوجد السنه تقد كردو امجدان شي دعاء بكي هر ابي هاتن بو مزگەوت خۆشەویستەکانم کاتی دێی بۆ مزگەوت بڕیارە دابێ بۆ مزگەوت ئامادەیەکی جەستەیی چۆن یعنی ئامادەی جەستەیی ئەنوێنی چۆن ئامادەی جەستەیی ئەنوێنی ئاواش ئامادەی ڕۆحی بنوێنە یعنی ڕوحت ئامادە کە بۆ ئەوەی بڕاتە لیقائی خوا و زۆر شت لە بێشکی خۆتان مێڵە حەزار حەساباتە لە مێشتا کە دەیتە بان نوێژ ئاگات لە خۆت نییە کاتێکە زانی نوێژەکە وتی السلام عليكم ورحمة الله السلام عليكم ورحمة الله ئەو نوێژەی کە بێ ڕۆح بێ براینە هیچ ئەو نوێژە نییە کە ئیسلام گەرەکێتی ئەو نوێژەیە ئیسلام گەرەکێتی کە ڕوحت لەگەڵ جەستەدا نوێژ بکا بۆ خوای پەروەردگار خوشوع لە نوێژەکەتا هەبێ کاتێ نوێژ ئەەکەی وەکو پیاوچاکان ئەڵێن کاتێ نوێژ ئەەکەم ڕێک وا هەستەکەم خوای تەعالا ها لە بەرامبەرم بەهەشت لە لای ڕاستمە جەهەنەم لە لای چەپمە یعنی ئەمانە هەمووی یعنی لە حەساباتی خۆتا هەیە بیر لەوە ئەەکەیتەوە 100% ئیتر وا تەسەورەکەی کەوا ئیتر ئەگەیتۆ لیقائی خوا ئەمە کۆتانوێژی ژیانتە یعنی ئاوا بەڵام منێک کەس هەیە بەڕاستی نوێژ ئەکات دوایی نازانێت چی کردووە هەر دوایی نازانێت چی کردووە بۆیە ئەو نوێژەی کە خەڵک ئەیکات زۆرینەی خەڵ هیچ گۆڕانکاریەک لە گیانی ئینسانە دروست ناکە چونکە نوێژێکی ڕوحی نییە ئەم نوێژێکی جەستەییە کابرا جەستەی ئەجولێتەوە ڕکوع سجود بەڵام ڕۆحی ناجولێتەوە دەنێک ڕۆحی ها لە بازار ڕۆحی ها لای مەسەلەن فڵان شوێن ها لای فڵان شوێن ئیتر ئەو ڕۆحە بەڕاستی ئەساسی نوێژەکەیە ڕۆحەکە ئەساسی نوێژەکەیە کاتێ دەرئەچی بۆ نوێژ دوعا هەندێ دوعا هەیە و هەندێ ذکر هەیە ئینشاءالله لەبەرەوەی لەسەرتان درێژ نەکا ئینشاءالله لە سبەینێ باسی ئەوەکەین کام مەسائلی هەندێ ئادابی تر ماوە ئینشاءالله سبەینێ باسەکەین لەو ئادابانەی کە باسی لەکەین هەندێ ذکر هەیە کاتێک کەویتە ڕێ لە ماڵ بۆ مزگەوت زۆر گرنگە بیزانی و بیشی خوێنی زۆر گرنگە بۆ ئەوەی هەنگاوەکانت کە ئینەی بۆ مزگەوت هەمووی ببێ بە عیبادەت بوت رسول الله فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ لە ماڵ دەست نوێژێکی جوان بگرێ و بە نیەتی نوێژ بێ بۆ نوێژ و مەبەستی تەنها نوێژ بێ و کاتی ئەچێتە ناو مزگەوتەوە بینی دوو کەس ناکە خۆی هەڵداتە بینیانەوە بەڵکو ئەڕوا ریزی خۆی لەکوێ هەیە لەوێ دانشێ ناڕوا شانەشان بکە لەگەڵ مسلمانان یعنی زوو ئەچێت ریزی خۆی وە جوانی ئەگری ئەفەرمێ هەر کەسێ بەو شێوە بچێ بۆ مزگەوت و بە جوانی ئەنجامی بدا ئەفەرمێ گشت هەنگاوێت کە ئەینا کە بەرزێکاتۆ دەرەجەیە بەرزە بێتۆ لای خوات کە دای ئەنا گوناحێکی لەسەر لە ئاجی یعنی بەڕاستی زۆر گەورەیە هاتن بۆ مزگەوت ئینشاءالله لە سبەیە تەفاسیلێکی زیاتر ئەدەین بەمە و هەندێ ئادابی تر ما باسەکەین داواکارم خوای پەروەردگار بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی لەو کەسانەمان بگێڕێ کە لە ژێر سێبەری خوایان کە دڵیان بەسراوەتە مزگەوتەوە دەرئەچن دڵیان نا لای مزگەوت تا ئەگەڕێنەوە